سلام ئەو کاتەوە کاتێکتان باشە بینەرانی بەڕێز دەم باشە بەڵێ هێجا هیواداری هەموو لایەکتان لە ساغ و تەندروست بن هێویدارن هەر کەس باش بن و سلامەت بن بەڕێزان ئەم ڤیدیۆیەمان کۆتا ڤیدیۆی ساڵی 2020 لەم ڤیدیۆیەمانە ئێمە پانۆرامای ساڵی 2020 بۆ تۆمارەکەین یاخود پێشکەش ئەکەین چونکە کۆمەڵێک ڤیدیۆ بەسەرهاتی تیا هەن کە ئێمە لە سەرەتای ساڵی 2020ەوە تۆمارمان کردووە هەتا کۆتایی ئەم ساڵ ڤیدیۆمەی vê derbêjî ڤیدیۆ داوی ساڵی 2020 ئەم چ تشتێ مەرە دەرباس بێ ئەم وەرە پێشکەش بکەم بەڵێ بەڕێزان بەر لە هەموو شتێ ئێمە پرسە و سەرخۆشیمان هەیە بۆ هەمووانی کە لە ساڵی 2020 ژیانە لەدەستا بەریبام دەرباسانە vê ڤیدیۆ خۆ ببن ئەم سەرخۆشی و سلامەتی کەسی هانە بۆ ژیانە خۆ دەست دای جوان و ژمالباتی وان دەخوازن چ بە کۆرۆنا و چ بە نەخۆشی دنیا و چ بە تشتێ بۆ تەوایی موژی گیشکی دەبینن چێ دەبێ ئەم سەرخۆشی و سلامەتی ژمالباتی وان ڕە دەخوازن و هێوی دیکن ساڵی 2021 ساڵێکە سلامەتی سەرمەگیرە دەرباسن بەڵێ هیواداری ساڵی 2020 ببێتە مایەوەی کە ڕزگار بوون لە نەخۆشی کۆرۆنا و هەموو ئەوانەی کە ئەبنەوەی مایی ژیان لە دەستدانی خەڵک و کەس و کار و هەموو ئەوانەی کە ئێستا بینەرمانن بەڕێزان ئێمە لە ڤیدیۆیە پارچە پارچە یاخۆ بڵێن بە ڤیدیۆی جیاجیا ڕووداوەکانی ساڵی 2020 پێشکەشەکەین لە هەمووشی گرنگتر لە دایکبوونی شیرینە کە لە دایکبوونی شیرین بۆ ئێمە بەسەرهاتێکی زۆر خۆشبوو لە ژیانمانە هەوا لە هێژەوەکی کەوە گوتی دناوێ ڤیدیۆی مەدا و نەپر تشتان ببینە تشتێ پڕی هانی خۆشی بوونا شیرینێ ژمەڕا تشتێکی پڕی خۆش بوو کێفێمە پڕ خۆش بوو و تەبی گوێن ساڵ 2020 وەکی و گشکی زانن ساڵەکە نەخۆشی کۆرۆنا دەست پێ کرد ساڵەکە نەخۆش سەرگێڕە دەرباس بوو بەس ئەم کە ماڵباتی سوورمانجی تشتێکی خۆشمەرە چی بوو ئەوژی داینا شیرینێ بوو بەڵێ لێرە سپاسی هەموو ئەو کۆمنتاناکەین کە بۆمان هاتووە و دێن زۆر مەمنون دەست و چای هەمووتان خۆش پێ لەسەر سەر و سەردڵمان کۆمنتەکانتان گەلێکی وەسپاس دکەین کەسێک گوژمەرە شیرۆڤەیازی کری چه هەواڵێمە چه ناسێمە کەسێژمە حەزیکن ئەمانە گەلێکی سپاس دکەن شیرۆڤەیەژی سەر چاو و سەر دڵان ڕاستی ئەم پڕ کێف خۆش بوون و ئەم پڕ هین مە حەز کرە ڤیدیۆ جوارە دەرخن گەلێک سپاس ئەگەر ئەمە یەکەمین جارتان بینەری ڤیدیۆکانمانی کەناڵەکەمان سبسکرایب بکە بۆ ئەوەی لە داهاتووە ڤیدیۆکانی کەمان ڕاستەخۆ پێتان بکە وەگە ڤیدیۆکان شتان بەدڵ بوو لایک بکە و هەروە لە خوارەوە کۆمنتمان بۆ بنووسە ئێمە پێشنیار و پرسیارەکانتان لەسەر دڵ و سەرچاو وەرئەگرین هەوا لە هێژە ئەگەر جارە یەکێ ومە دبینەش خۆ بیرمەکەمە بشوبینن و لەمە بەعەج بینن و هەروەها ژمارە شیرۆڤە دبن ڤیدیۆ دەیازی بکەن ئەم گەلێکی سپاس دەبن بەهێرینەوە بشوبینەوە بەڵێ بەڕێزان ئێستاش ئەچینە ناو وێنە و ڤیدیۆکانمان وێنەکانمان هەڵبەتە چەند وێنەیەکمان لە هۆڵەندە و ئەڵمانیا گیراوە دواتریش هەموو وێنەکانی کەمان لە دانیمارک گیراوە لەبەر هۆکاری کۆرۆنا نەمانتوانیوە سەفەر بکەین هەوا لە هێژە نەهاژی ئەم دەرباسی وێنە و ڤیدیۆ خۆ دەبن دەستپێکی وێنەمە لە ئەڵمانیا و هۆلەندایە تاڵێژی ئەم وێنەمە و ڤیدیۆمە گشکی لە دینیمارکە ji ber ku کۆرۆنا بوو
هەژدەی دوی 2020 تێستی شیرین کرا کە زانیمان شیرین بەڕێگاوەیە. لەم وێنەیەشەوە ئەمە 5 مانگ پاشی تێستە سۆنەرمان کرد زانیمان کە مناڵەکەمان کچە. لەم دیمەنەی کە ئەیبینن دیمەنە ڤیدیۆیە ڕۆژێک بەر لە دایکبوونی شیرین تۆمارمان کرد هاتینە دەرەوە ڕەوشی کەشوها و کاتە هەور بوو هەروە بە خۆشی هاتینە دەرەوە بەڵام ڕۆژی دواتر شیرین هاتە دنیاوە. بینەری تەواوی لە دایکبوونی شیرین بن کە لە خەستەخانە تۆمارمان کردووە. سڵاو، ئەمڕۆ 27 نۆی 2020 کاتژمێر 10 دقەیە بەڵام کاتژمێر 9 و 2 دقە شیرین لە دایک بوو. بەڵێ هەستێکی زۆر خۆشە کە ببی بە خاوەن مناڵ ببی بە باوک، بەڵام هەمووی خۆشترەوەیە کە ڕاستە فەرق ناکە کچ کوڕ، بەڵام کچیش زۆر هەستێکی خۆشترەیە بە دایک و باوک، بە تایبەتی بە باوک. الفه درجی وکی وندی بینن خستخانه از لخستخانه مام من و از 10 هفتان تیدامام چرا جیج برکو شیرین زوها تدنه 8 ماهی بو محکی پیراه بو دکتوران گو گرگ ببینه یعنی ام صرف بنیرن و فحص کن و تحلیلی و چی کنون بنی کاشتو دبه یعنی راستی زحمتی مپرد مستشفى دکشان و شیرین جی ورگا خرطوم پوز را به پوز را و معده را ورگا شیر به خرطوم را دکت پوزی و دکت معده حتی نی 10 هفتان و کسک نکن با باتا با من بس کا و آری دهاتن جبرکو کرونا بوجی یعنی کسک نکن با باتا و چاینی هست که چتن زحمتی در باس بو خاصتا مری غریبی و ارینا از دوه اوده دا بو یعنی خوش بو هر تشت تمام خوش خارن و خارن یا ششتن و ششتن گیشکی تمام بو بس یعنی تشتک جمرین که ما کسک البر مرین تنیا این کاو دو چو دهات و ویجی یعنی پر مرا یاردم دکر و آری تن المال بو وی دبرو دهانی و غزمت دکر یعنی در باس بو نهاجی بو تشتکی خوش یعنی هم دنیر نکیفی مجی پی خوشت به او نروی 7-8 دربان یعنی دهاتن با من باوی بشف برو 3 ساعت دهاتن شیروید دانی که دگو گرگه یعنی رو قابان دکرن دگو حتی یعنی نه به 3 کیلو گرگه در نکوه یعنی از که محکتی تا با ماما تالی مگو از نکنم میدی از تحمل ناکم بس از درکم خلاص یعنی سر مسئولیتی من از درکم الوه درجی پشتی 10 هفتان امهات نمال بوریا دنه مشیرین ششت یعنی ششتن و دست بگه بو تالی محکه خواب بو
من وینه در خستن خوش خوش تالی دمه خواب بون و مهکه میسا رسمی و دمه رسمی و در خستن ذاتن ها جیسه مه و جیسه مه و خوش درباس بو و جیگی وینه مه هف درانم سلاو امرو 16 اکتوبر 2020 هاتینەتە سوپەرمارکێتی بیلکە لەگەڵ جۆرە یەکێ پێشنیارم دەردەکەون بۆ جاری یەکەم لەگەڵ شیرین هاتوینەتە مارکێت بۆەوەی کە پێویستەکانی شیرین دابین بکەین شیرین جاری ئەم شیرە ئاخوا ئۆکەی 2020 بۆ جاری یەکەم شیرین و ئەری لەسەری ئاروانەکە ئەڕۆن وام یه وقت برای سر دکولا. هوال هجا بری گوام ویدیو بداوی بکن ام دیاری خواه بکن دیاری مج سر سال را دست پیکی و کاج مرا کری کاج مرا چاکت بلوز ریسم پیروزه خوشه دست ساخته ها پیروزه آری بری برا که به آری ای خواه کرم لما گوز درا ناکه برا بکی اون هر را که بشتا باش ای آری نه با کفچی و کیر و چند کفچیک و چتان و هر کفچی و چاقو و اوجی آرامه کیر اوجی دیاری جبو آری بس آری وکر یعنی هیرو سر رو نوکر و پی دلیزه جیم شبا بازه با مجبوی شیرینه کری و شیرین چیه؟ واو اوجی جوانا کراسه زور جوانا لی ببه ایدی منسم بیاد چکیکی اوجی من جبوی کاوا اوه چی بی؟ هری کردیت یا جوانا آری گفت دنی بکر مگوام که وکنه وی گونا از که وکر دست خوش به زور جوانا اوجی چوکتا کی ریسم جوانا دست خوش خوشم بی ویدی انت بعجبنی کاوا دست خوش جوانا رنگ عسکری خوشم رنگ عسکری اما نیری باشد نه نه بله بەڕێزان لێرە یەینە کۆتایی ئەم ڤیدیۆیە کە ئێستا لای ئێمە ساعت 12 ئەچینە ساڵی 2021 لوا حەمیە پیرۆز بێ و میوێ دەکەن ساڵێکە بسلامەتی بەخۆشی سەرمەگیرە دەرباس بێ نەوەتی ساڵە 2020 ڕاستی 2020 ساڵێکە نەخۆش بوو ئەم میوێ دەکەن وونجی هەب حەز بکەن هەبە یاردەم بکەن خوشک و برێ خۆ حەز بکەن بۆ بدێ خۆ حەز بکەن ساڵێکەمی سەرمەگیرە بخۆش سەلامەت دەرباس بێ بەڵێ بەڕێزان بە هیوای ساڵی 2021 ببێ بە ساڵێک بۆ خۆش ببێ بە ساڵی خۆشی بۆ هەمووان و ببێ بە ساڵی ڕزگاربوون لە نەخۆشی کۆرۆنا حاضرتم نا بەلکۆنە خۆسەیتینە و هیوێ 2021 ساڵە سەلامەتی بێ هەر کەس وڵاتی خۆ سەلامەتی ژیان بکە کێفخۆشی بێ شەر بێ قەحر